بەرزبوونەوەی پلەکانی گەرما خەڵک و هاوڵاتیانی کەرکووکی ناچار کردووە شەوان بۆ بازاڕیکردنی جەژن ڕووبکەنە بازاڕ و پێداویستەکانی جەژن دابین بکەن. هەرچەندە دۆخەکە نائاساییە و بەرزبوونەوەی نرخی دۆلاریش کاریگەری کردوێتە سەر بازاڕ و کاڵا، بەڵام هاوڵاتیان بۆ بەرزڕاگرتنی ئەو مەراسیمە پیرۆزە و زیندووکردنەوەی ئەو یادا جلوبەرگ بۆ منداڵەکانیان دەکڕن و ماڵەکانیان پاک دەکەنەوە و بە شرینی یادەکە شرینتر دەکەن. سەرباری ئەو هەموو ناجێگیریە لە دۆخی عێراق بەگشتی لە ڕووی ئابووری، لە ڕووی ئەمنی، لە ڕووی ناسەخامگیری تەواوی ژیانی کۆمەڵایەتی خەڵک، سەرباری ئەمانە خەڵک یا هاوڵاتی یا موسڵمانان دەستەگرن بە شاعیرەکانی ئیسلامەوە و بۆنەکان بەزڕاگرن لە بۆنەکانی جەژن بە تایبەتی خەڵک ئەچێ ئامادەکاریەکانی تەواوەکە لەبەر ئەوەی موسڵمانان تەواوێ دڵیان بەو بۆنانە خۆشەوە. ئەم بۆنانەش هەمیشە بوونەتە مای ئەوەی کەوا زیاتر ئاشتەوایی و پێکەوەیی و سەخامگیری لەوێەوە دەست پێ بکاتەوە دروست بێ. بازار نرخەکەی زۆر گران بووە، بۆ نمونە لە چولێکی فستقایە لەگەڵ جژنی ڕەمەزانایە 4,000 فەرقە. چولێ فستق مانگی ڕەمەزان 12,000 بوو، ئەم ساڵە 16,000 ناڕە. یعنی ڕاستانی مەڕمانگە ڕەمەزان ئیسفادەمان زیاترە کرد وەک لە جژنی قوربانایە، بۆ چونکە شتەکان گرانە کەم شەنی نەبانێەوە، بەس بەڵ ئیسفادەی ناکەین. پێداویستیە خەڵگەری کڕێ، ینی خەڵک بۆ جەژن ناینی. جەژنی قوربانی ئەمساڵ جیاواز لە جەژنی ڕەمەزان و قوربانی ڕابردوو. تا ئێستا کۆرۆنا نەبووەتە هۆکار بۆی حکوومەت قەدەغەی هاتوچۆ ڕابگەیەنێت. هەرەمەشە وای کردووە جم و جۆڵی بازار ئەمساڵ باشتر بێت و هاوڵاتیان بە گڕووتینی زیاتر ڕووبکەنە بازاڕەکان بۆ دابینکردنی پێداویستی جەژن. یعنی خەڵکەکە تۆ زیاتر سێ پارە سەر بکە، یعنی سقی بە حکوومەتەکە نییە مەسەن ترسێ مەسەرەن ئەم مەعاشە هەر هەموو مانگە پێی نەدرێ، مانگەیدەن مانگە نایدەن ئەو شتانە. بەسە باشە الحەمدوللا ئەم 3-4 مانگە کە مەعاشەندە خەڵق قلقلە دێتە بازار و فەرقی کرد لە چاو ساڵان تر، یعنی 2017 و 2018 ئەوانە خەڵک زۆر بەکەمی هاتە بازارەوە، خاستن کورد. یعنی ئێمە زیاتر عەرەب و تورکمان هات بەلامە، بەس ئێستا ئەم 4-5 مانگە کە مەعاشانداوە باشە کوردەکەش دێتە بازارەوە الحەمدوللا قلقلە بای خۆیە. بەس دۆلاری زۆر تاسی لە بازار کرد، یعنی هەموو پارتی 34,000 چۆتە سەری، یعنی ئەگە بای 12,000 وێ 34,000 چۆتە سەری. بەتاکید بازاری ئەم جژنی ئەم ساڵ لە جژنەکانی تر باشتر لەبەرەوەی ئەم ساڵ کەرنتینە نییە، تقریبان چەند ساڵێکە بۆ ئەوی نەخۆشی کۆڕۆنە و کەرنتینەوە خەڵک ناچێ بۆ لای یەکتر و قەدەغەی هاتوچێ، بەڵام جژنیە قەدەغەی هاتوچۆنیە وەک بلێ خەڵکەکە بۆ لای یەکتر ئەچێ دوای چەند ساڵێک کە نەچووە بازاری هەم جلوبەرەکەم شیرنی و چەرەزات و هەمووی باشە بەخوابەزێت. جەژن بۆنەیەکی ئیسلامیە و هاوڵاتیان وێ ڕایناسەقامگیری سیاسی و دارایی، بەڵام وەکو مەراسیمێکی پیرۆزە و بۆنەیە بەرز ڕادەگرن و تیایدا سەردانی خزمان و دۆستان دەکەن و سونەتی قوربانیکردن ئەنجام دەدەن. هیواش دەخوازن جەژن ببێتە مایە خۆشگوزەرانی و باشبوونی دۆخی ئاسایشی وڵات و بەدیهاتنی خەون و ئاواتەکانیان. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.